هاوکارێکی ئازیزی خۆمانن یەکێک لەو کەسانە کە ئەویش هەر سەلیقەیەکی جوان و بەهرەیەکی جوانی هەیە جا ئەمڕۆ مامۆستا سەرچەڵ لەسرم ئیشە جوانانەی قسەمان بۆ ئەکات و ئەوەی کە ئەزمموی جوانی خۆی تا ڕادەیەک بەسمان بۆ کات لە ئەم مەجاالەی کە میواندارەتی بەڕێزیمان کردو هەر بۆی لە دوایەوەی کە بە خێراتنێکی زۆری ئەەکەین سپاسانەکەم بەخێوین مەمنونتانم بۆم دەفتە هیوادارم ئەزمموی چەند ساڵم بتوانم لەم کاتەیە پیشانی بینانی خۆشیز بم و سوود لەو ئەزم ببین و کارەکانم ببینن ئەو کارانی کە تا ئێستا نەبینراوە دەستەکانی خۆش بێ ماشەڵڵا و لێ بێجەنا بدیەکێک لەو هونەرمەندانی زۆر چالاکی تابلۆت زۆرە بەشداری پێشانگات زۆرە جا پێمان خۆشە خۆت باسێکی ئەوەمان بۆ بکەی هۆنەر لە لای مامۆستا سەرچەڵ چۆنە بەتایبە شێوەکاری چونکە لە کاریکاتێریشە هەر جەنابەت ئیشەکەی بەڵام وەکو ئێستا کە میوانداریمان کردووی شێوەکاری چۆن باسیەکەیت هونەر لای من شێوەیەک لە شێوەکانی ژیان هونەر فێمان ئەکات جوایەکەمان خۆش بوێت ژیانمان خۆش بوێت بتوانین بەڕێی هونەرەوە ئەو خۆشەویستی کە هەمانە دەری بڕین من هونەرمەندێکی شێوەکارم حەسەکەم کارەکانم بە وێنەکان دەربڕم بەڕاستی کوردستان وڵاتی جوانە هونەرمەند پێویستە ئەو جوانیە جوانتری کات هەوڵ بات لە ڕێی جوانەکەەوە زیاتر لای بێنران کارەکانی شیرین بێت بتوانێت خزمەتی بکات و زیاتر من کە وێنە ئەکێشم ئەو ماڵە کۆنەکان لادی کۆنەکانم کێشاوە بەڕاستی سەحریکە وردەوە دەنامێنێ هەوڵێم لە ڕێی هونەرەکەمەوە هەمیشە بە زندویی بێمەوە چکم سیما و جوانی شار سیمای شارستانی شار بەچی ناسراوە بەچی پێشکەوتووە بە مێژووەوە کەواتە ئەم پێویستە مێژووکمان پارێزی یەکێک لەو تابلوانی کە باست لێوە کرد کە گەڕەکە کۆنەکانە گەڕەکی شێخانە کە تابلۆکە لە پشتی بەڕێسانەوەیە ئەگەر باسی گەوت تابلۆیمان بۆ بکەیت بەڵێ گەڕێکی شەخان تەبەن گەڕێکێکی ینی دیارین شاری سلەیمانیە وردەوە دەست تەماشاکەم زۆر جێی داخە ینی مەزموعەیە کەسی هەلپەرست ئەیانەوێت سیمای شار بشێوێنن لە پێناوی بەرژەوەنی تاکە کەسیە ئەڕۆخێن ئەیکن بە گەراج ئەکەن بە کۆشت ئەمانە بەڵام من هەوڵ ئەم ئەم شێوانە لە هزر و بیری خۆم و نەوەکانی ئێستا و داهاتووە بمێنێتەوە گەڕێکی شێخان گەڕێکی دیێرینە خۆشبەختانە ینی هەستەکەم تا ئێستا سیمای جوانی پێوماوە ڕاستە هەندێک شوێنی دەرماوە بەڵام ئێستاش ئەو سیمایی جانە ساڵی هەفتاکان شەسەکان و پێش ئێمەش ئەو سیمایی ماوە من حەزەکەم ئەو سیمایە بە جوانی پێشم و ئەگەر سەرنج بە دیقەت بە گەڕێکی کانێسکان گەڕێکی شێخان کەمار تەماشاکەی ماڵەکان جوانی پێوە دیارە بەڕاستی کۆمەڵێک بیرەوەری جوانی یانی کە یەشێک بەلێ کە خۆی لەو کۆڵانە ژیاوە ئەڵێ خاوەنی کۆمەڵی بیرەوەری خۆشم بەڕاستی لەو کاتانەیە دراوسێتی هەبوو کەسایەتی هەبوو خزمەتی هەبوو ئەتوان بڵم دراوسی هەموو یەک ماڵ بوون دڵەکان پاک بوون ینی وەکو ئێستا ئەو شتێوە خەریکە بردەون نەبێت بەڵام ئێمە هەوڵم بەڕێی وێنەکانمانەوە ئەو شتانە بە زیندوی بێڵینەوە ئێستا چەند تابلۆیەکی تریشت ئەمەی ناوەڕاستیان کام گەڕەکە مامۆستا ئەمە وتم بە هونەرمەند نەڵێ هونەرمەندی خۆ هەر سلێمانشێتیەکە هەر سلێمانی خۆشەوی وێنە سلێمانیەکە حاڵ حەزەکەم شاری کەش وێنە پێشە مە شاری کەرکووکە یعنی من کەرکووکم پێشاوە کۆیە هەولێر هەوڵێمی ساڵ دۆجی وێنە پێشم ئەمە شاری کەرکووکە گەڕێک کۆنەکان ئەمڕە لەوانەیە تەمەنی 400 ساڵ زیاتر خانووکان هەستەکی وردە بەرەو دەرمانە چیە من هاتووم بە ئوسلوبی خۆم وێنم کێشاوە لەوانەیە ئەو سێبەرە ڕەش بێت یان ڕەساسی بێت بەڵام چاوی هونەرمەندی کە من کارێکم ئیمپشینزەواتە ئەتیباعی سەرنجان ڕووی خۆم بۆ ڕەنگە هاتووم ڕەنگی شینم کێشاوە ڕەنگی مۆرم کێشاوە بۆ چووکم ڕەنگی ڕەش ڕەنگی مردووە بەڵام ڕەنگی مۆریا ڕەنگی شین ڕێیەکی ساردە ئەتوانم مرۆڤ کە تەماشای ڕێنگی ساردەکە ئەتوانم بڵێم مێشی هەورەکاتەوە دەرونی ئاسوودە ئەکات چون بەڕاستی ڕەنگ هەمیشە کارمان تێیەکە هەستمان دەزۆڵێنێ حقەتی جوانەکان لە ناو ناخمان ئەبزوێنێ کەواتە ئێم پێویستە من کە ئەمیشان ناکێشم بەڕاستی هەستکردن مەسئولیەت بۆ ئەوەی کە جیلەکانی دوای ئێمەش بزانن کە لە شارە چی گوزراوە چی بوو ینی ئەو ماڵانە چۆن نەبووە باشە مامۆستا سەرسوڵ کە تابلۆکانماندانە هاوکارانمان تابلۆکانیاندانە لە ستۆدیۆکەیە باس لەو تابلۆیە کرد کە تایبەتترینە بەلاتەوە ئەم تابلۆیە بۆ تایبەتترینە ئەم تابلۆی بەڕاستی تابلۆی زۆر تایبەتە بەلامەوە بەڕاستی من چەند ساڵ نزیکی 12 ساڵ سەرپەرشەری پەروەردەیی بووم پسپۆڕی هونەر بووم لە شار باژێر حەزم کرد وێنەکانم کێشم وێنەی منتیقەی وانە تەبەن دایمە ڕەنگی پاییز زۆرچی جوانە لای من جوانترین بۆکو ڕەنگ
وەرزی پاییزە، چون لە پاییزە تۆ زەرد دەبینی، پرتەقاڵی بینی، شین ئەبینی، سوور ئەبینی، سەوز ئەبینی، هەنوو زەرد دەبینی، هەنووە ڕێکان ئەبینی. کەواتە پاییز ینی توانم بڵێم حاڵێکی جوان بە ئەوەمە دەکێشێت و ئەکا کە تۆ سەری ئەو ڕێگانە ئەکەیت یاری بڕەنگ بکەیت. ینی بچیت ناو قوڵای ڕەنگەکانەوە. منیش زیاتر سێکە دیقەتی بە ڕێگی تایە ئەو تو لە ڕێگەیش سەیکە لە پانی بەربەرژێڕوە وەکو قوڵێک باتۆ ئەڵێ ئەسمە ناو تابلۆکەوە. سەرنج بە ئاوە بینیت ڕەنگە نزیکەکان زیاتر تۆخن ڕەنگی دوور ئیمال کراوە بۆچی ڕەنگی نزیکم تۆخ کردووە ڕەنگی دوور کاڵە یان ئیمال یەکەم چکم کە ڕەنگی زیک تۆخ بوو و دەوت ئەچێت قوڵی تۆ ئەڵێش بە ناو تابلۆکەوە. بەڵام ئەگەر تابلۆکە هەموو یەک ڕەنگ بێ و سەحێکە من حەزەکەم بینەر وا هەستی بکات دێت تابلۆکە شتێکی زیینووە بڵێ ئەشمنە قوڵی تابلۆکەوە منیش بەو شێوە وێنم کێشاوە تا بتوانم بینە زیات شتێژی لێبینن تا من شارباژێر هەمووی سروی جوانە من ئەو ساڵی کە ویستە پەرچەری پەروەردەیی بووم فێری کردم ڕێم خۆش بێ زیاتر کارەکانم وەکو ئوسلوبی ئینتیباعی کارەکێشم بۆی کە بەڕاستی بڕۆ من شتێک دەڵێم جیاوازی هەیە لە بینی هونەرمەند جیا لەگەڵ یارکێش نیکاکێشەیە کە وێنەکە ئەکات وەکو فۆتۆکە نەقلەکات بەڵام چاوی هونەرمەند چاویی وەربینانەیە ڕەنگ ئەبینێت بەڵام ئەو ڕێگان ناشم ئەشوایدانێم ئەبێ بنەمایکی زانستیانە هەبێت. باش جەنابەت باست کرد لە بواری پەروەردەیە کارت کردووە مادام بابەتەکە بێراگەیشتۆ با لەسەر ئەمە من پرسیارە لە بەڕێزت کەم چۆن ئێمە ئەم جیلەی کە هەمانە بەداخەوە ئەبینی 14-15 ساڵێتی جلێکی ڕەش و سپی لەبەر کردووە ینی بەداخەوە ئەم ڕەشە خەریکاچێتەنە با بڵێن هەرزەکارەکانیشمانەوە ئەبێ بەشێک لە سەلیقی ئەوە چۆن لەگەڵ ڕەنگە تاک ئاشت بکرێتەوە لە کۆمەلگای خۆمانە. بەڵێ تا من ئەمە بەڕاستی ڕاگەاندنەکان دەوری خۆی هەیە ینی ئەمانە توێژەی کۆمەڵایەتی دوای ئەوە ڕاگەاندنی هونەرمەند ئەمانە یان دەروونناسی ئەمانە پێویستە لە بەرنامەکانە زیاتر بچنەوە هەڵکەوە ئەو کەسانی کە بەڕاستی گەنجی ئەسانی مەرحەلەیەکە لەوانی ئەو قۆنا بەسە سوچوبین هەیە نفسی حەزی ڕەشە بەڵام وردەوە دەبپی زەمن ئەو کەسە ئەگۆڕێت ئەویش بەچی بە بینینی تابلۆ بینینی ڕاگەاندنەکان بینینی خوێندنەوە بەڕاستی لەمە خوێندنەوە تاسیری هەیە یان بتوانن کە من لەو باوەڕێیام پێشانگا هەیە خەڵکە گۆڕێ یای زۆر خەڵک هاتوو مناقەشەی لەگەڵا کردوم کابرا بەجێی ڕەشی لەگەڵا بەجێی کە ئیبی دووقی دروست کردووە یعنی من وتم بۆ ئەو ڕێگانەکە وەرسی ئەو دەموساوە کە وێنەم کێشاوە خۆتی پێ جوانتریان ئەو کارە حەز ناکە کە تۆ تەماشایکی ئاوێنەی ئەەکەیت ڕەنگی ڕەش لە بەلایە ڕێنجی زەقی چۆن بڵێ سوورێکی زەق لە بەلایە هەستەکەی لە ناخۆ ماندویت بەڵام من زۆر ئەڵێم ینی تابلۆ چارەسەری نەخۆشە دروونیەکانە ینی زۆر جارانی ئەڵێن حتا لە ئەوروپا ینی ئەو نەخۆشانی کە دەرونیان هەیە بەبیلی تابلۆ یا بە مۆزیک ئەو حەڵتە دروێنیان نامێنێت کەواتە هونەر چارەسەری هەموو زۆربەی کێشەکانە کاتە هونەر هەر نەک لە ناو با بڵێن تەلار یان لە ناو گەلەریەکانە ئەکرێ ببرێتە ناو شارژ مامۆستا ئەم هەموو شەقام و دار و بەرد و ژێرپرد و ئەمانە هەیە بەو ڕەساسیە بهێڵدرێتەوە ئەکرێ بۆ نمونە تابلۆکان هەر لەسەر دیوارەکان بنەخشرێت بۆی کە بە قسەکەی جەنابەت بەم شوێن لە ڕێگەی هونەرەوە خەڵک لەگەڵ ڕێگەی سالم کە تازە نۆژن کراوەتەوە سیمایەکی جوانی من ساڵی 94 کەم کەس بوو کە پێشنیازی ئەوم کرد پێشنگای پێدۆ بنەوی ئاشتیەوە لە شۆ لە بەرێکی سراکرا هەمان شێوە پێشنگەشمان کردەوە لە ڕێزی باخی گشتی ینی بەڕاستی قسەی تۆ زۆر زۆر تەواوە ینی ئەگەر پێشانگەکان لە هۆڵێکی داخراوە بن لەوانەیە کۆمەڵی کەسی ڕۆشنبیر بیان ینی کە تیروی هونەرەکەی بێن بەڵام ئەگەر لە پێشەی شووی کراوەیە بنۆکو و باخی گشتیەوە جادەی گشتی بەردەجی سەرا پارچی ئازادی ئەمانە هەموو کەسێک گێن کەواتە تۆ ئەو چینە ناڕۆشنبیرەکەش ڕۆشنبی دەکەیت کەواتە هەوڵێیت وشیاری تەواو بی بە خەڵکە سادەکە بزار هونەر چیە بێنە ناو هونەرەوە بە گفتوگۆکردن بە مناقەشەکردن ئەمانە من شتێک ئەمجاری کاتی خۆی لە هەشتاکانە لە ئێمە هونەری مقاومەمان کرد ینی چۆن بڵێ دێڕ و خاوەکانمانە کرد و مرۆڤێک هاوارەکە مرۆڤێک کۆت و زنجیر کراوە ئەمانەمانە کرد بەڕاستی لە 1970 هونەری مقاومە هەبوو ئەوانە بەڕاستی زۆر دوام کاری هەبووە زۆر کەس بە شعرێک یا بە وێنەیەک بۆتە پێشمەرگە کەواتە هونەر لەو زمانش هادۆری خۆی بینیوە من بەشباری خۆبەستی خۆم ناکەم پێشانگرتەوە لە دوای دوو ڕۆسێ ڕۆژ پێشەکە پیان داخستوم بۆ لەگە خۆیان نەگونجاوە هونەری مقاومەتی هەبووە
بەڵام ئێستا لەخوا بەزیاد لەژێر پرۆسی ئازادی و ئاشتی و براتیە ئەتوانین ئەم کارانە ئەنجام بدەین. کەواتە من ئێستا لادیەکان دێر و خاومە کرد بەڵام ئێستا لادیەکان ئاوادان کراوەتەوە کەواتە ئەبێ هەوڵ بین ئەو سیما جوانی کە جوانان کردویانە ئێمە خۆی بێڵینەوە. بەڵێ مامۆستا سەرچوڵ باست لەم تابلۆی بەردەمان کە بەردەمی مێزەکەمە باست لەوە کرد کە سیناریۆیەکی هەیە و شێوازەکەی جیاوازە ئەگەر باسی و تابلۆ بامۆ زۆر ڕاستە بەڕاستی کە زۆر هونەرمەندان کە وێنەی گەشتن ئەچن لادیەکەوە لایەشی لادیەکە ئەکێشن. تەمەن من کوندی تەنگی سەر دێکی جوان بەرەم لە دەڤەری قەراخ سێکە ماڵگان هەمووی بەلامە جوان بوون. وتم باش ئەگەر هەر یەکەوە بیکەم بەلاو حەیەک بە تابلوێک وانە لەوار تابلوی پشە بلایەکە بۆ ئەمە لە شێوەی سیناریۆکە کۆی نەکەمەوە. ئەوە بەڕاستی بینە زیاتر شێر لەوا بینێت هەیە لەوانی بیرۆ لەگەڵ ماڵەکان نابێت من ئەگەر دوو ماڵ بکەم وانە بینەر یەک جار شێژەوە دەگرێ بەڵام ئەگەر من بە چەند شێوەیە بیکەم زیاتر هەستی تێکە و ماندوێتی ئەشێت توێنەتی ئەشێت من بەڕاستی زۆر جار بکارێکی جوان تیرتیم شکاوە یعنی کردومە کار داخلی دیەکە ئەبیت وردە دوو ماڵ سێ ماڵ دەرەکەوێ ماڵی کە دەرەکەوێ تا کۆتایی ماڵەکە بەڵام لێر سەرنج بی هەر گرنگی بە پاییزاوە چون بەڕاستی پاییز وەرچی جوانە ئەتوانی بەڵام سەریکە من بۆچی لە پاییز وێ نەکێشم پاییز نە ساردە نەگەرمە کەشمە دیەکەوێ ناکێشم هەست بە ساری گەرمی ناکەم بەڵام لە هەوێکای وانە دیقەت بە تا کۆتای ماڵەکان وێنەم کێشاوە بۆ ئەوەی زیاتر سیمای جوانیش ئەو لادیەیە هەر لادیی کوردستان بێ لە بیرەوەری و لە هەزی خەڵکییا زیوکەمەوە. دەستەکانە خۆش بە تابلێکی تریشت هەرەیە هەر بەم شوێ کارێکی جیاوازە کردەوە ئەمە تێکەڵکنی 4 تابلۆیە. بەڵێ تەبەن 4 تابلۆ ئەمە کارێکی تازی خۆمە تەبەن ئەمە کۆڵانێکی سلەیمانیە ئەو ماڵێکی لە چوارباغ و ماڵێک لە سەر شەقام خەڵکی سلەیمانی باڕاستی حەزیان لە گوڵاڵ سوورەیە حەزیان لە دار ئەرخەوانە حەزیان لە سەیران و گەشتە من حەزم کرد خۆشەویستی سلەیمانی خشەی سلەیمانی نەک بە مرۆڤەکان بە ماڵەکان دەبڕم ئاوێتە بکرێت لەگەڵ سروشتی جوانە سروشتی جوانی کوردستانە کەواتە ئاوێتە بوونی سمای دێرین جاران لەگەڵ سروشتی جوانە بۆ ئەوەی کەوە بینەر لە باتی لە تابلوێکە 4 تابلو بینێ بەڵام هەمووی ینی ئەوەی هەیە تابلوکات بەیەکەوە چۆن بڵێ ڕەبەت نییە گونجاو نییە بەڵام من نیە گونجانومە طبیعەتەکان بەرامبەر یەک ئەوەش لەکە بەرامبەر بە یەک بۆی بە کورتەکەی ئاوێتەبوونی سلێمانی لەگەڵ سروشتی جوانی کوردستانە. مامۆستا سەرچەڵ زۆرنەوە شێوەکارانەی هونەرمەندانی کە تابلۆ ئەکێشن شێوازی تابلۆکە لاکێشەیەکە چوارگۆشەیەکە بەستۆ هاتووی لەم دوو تابلوەیە شێوازەکەیت گۆڕیوە. چای بینەر جیاوازە من تابلۆم هەیە بازنەیە تابلۆشم هەیە سێگۆشەیە تابلۆم هەیە شەژلایە ئەم شەژلایە بەڕاستی هیچ لە هیچ دوکانێکە بۆ شوێن بود کا کەشتێکی وام دوکانێکی لە شارۆ لە جادی پیرەمێت شتێک بودور کە شەژلا بێ یعنی ڕوئەی هونەرمەند بۆ لە چوارگۆشەیەکا بێ بۆ هەر لە لاکێشەیەکا بێ بۆ لە بازنێکە لە شەژلایە لە سێلایەکانە بێ یعنی بینینی خۆمە بەو شێوەیە ئەو تابلێ بینم تابلی باخی گەشتیە لە دوای بارانبارین ئەگەر سەرنج بیت سەیەکەی لە پانیەوە بەرەوباریکی ئەم پانی باریکیە لەگەڵ سیمای شەژلاکای گونجاندومە بەڵێ ینی کاواتە من زیاتر حەزم لە ئەشی تازەگەریەکەم بەڵام تازەگەریەکە ئەشوایی نییە بنمایکی زانستیانەیە و ینی لە خۆ مناتم ئەوە بکەم. باش ئەو تابلۆیان کوێیە؟ ئەمە چەمەکەی گوندی سنچەیە پشتی شاخەسوو بزی قەلاشوالان لای واژەوە تەمەن ئەوەش ئەو دیەکە چوون بۆ ئەو دیەکی زۆر سیایکی جوانی یاومەتێ دیقەت بە لێرەوە گەر ئاوەکە لە نزیکەوە پانە بوو باریکە بێتەوە بە هەمان شێوە درەختەکان ئەمەش بە هەمان شێوی تابلۆکانی تر ڕەنگی نزیک زۆر گرنگی پیاوە ڕگەی بێتەوە ڕەنگی دوورم ئیمال کردووە یان بە کەمی ڕەنگێکم داناوانی زەقم نەکردوێتەوە بۆی حەسب کرد ئەو قوڵایی بەمە تابلۆکە بینەر بە شێوەی تەماشایەکە بەڵێ هەستەکەم ئەچم ناو تابلۆکەوە بەڵام من لێرەش هەر ئوسلوبێکی ئینتیبائی ئیمپریشنیزم بەکار بهێناوە لە کارەکانمە حەزم کردووە یاری بە ڕەنگ بکەم بەڕاستی لای من ڕەنگ جوانە ژیانە ڕەنگ فێرمانەکە ژیانمان خۆش بێ ڕەنگ ژیان شتێکی بێمانایە. دەستەکانە خۆش بێ جا ئێستا مامۆستا جەنابەت کاتێک باسمان کرد بۆ نمونە ئەو دیمەنی کە لە تەنیشتی خۆتەوە یان ئەوانەی تر هەمووی ئەبێ بڕۆی بە دیاریەوە بمێنیت بیکێشیت هەرچەند باست کرد کە دواتریش خۆت وەکو هونەرمەندێک هەروە ئەکەی جیاوازیەک هەبێ لە نێوان ئەوەی کە ئەیکێشی بەڵام پێمان بڵێ ئەم تابلوانە چۆن
با بڵێ ئەم پرۆسی کێشانە جەنابەت تێپەڕێنی ئێستا لەوانەیە ئەو کاتی سعات و 2 سعات نەبێت خۆراوە بوو نەبێت لەوانەیە هێشتا تابلۆکە مابێت چی ئەکەی لەم کاتانەیە بەڵێ بۆ ئەم سێ جنابەت من کە بەڕاستی کاشم لە شوێنێکەوە سروشێک وێنێگە کێشم تەبعەن تەماشاکەی تیشی خۆریان لە پرابیان لە حەزەیە لە ماوەی چەند ساڵی بپاتەوە بە سێبەر من لە ستودیۆ جیاواز لەگەڵ شوێنێکە بەرامبەر دیکە دەشین ئەم مەجبوری بە شێوەیەکی خێرا کارەکان بکێشیت لەو کاتەشا هەوڵ ئێم بە وێنێکی فۆتۆگراف وێنەکەی کێشم وێنەی خۆم کێشاوە هەمووی لە هەزری خۆمان ماوەتەوە ئەگەر تەواو بووم لەوێ تاو یەکەم تەواو نەبووم زەری وایە باران ئەبارێ جۆکەم مساعید نییە زۆر جار لە پڕ ئەبێتە هەور کەواتە تۆ ئەو ڕێگانە لای تۆ جوانان بوون ئەبێ بۆ تشتی ڕۆژ نامێنێ لەو کاتەشە مەجبورم بێمە بۆ ستۆدیۆ وێنەکە پێشم بەڵام کە وێنێکی ئاوا کێشم لەوانەیە حافظ زاتم پێش تاوی چکم لای من ئەوە نیە بڵێ وڵا سەعات یاریش وێنە ناکێشم سەعاتی و سەعات وێنە کێشم دوایەوە پێویستم بێ ئیسلاحەت چکم کە تۆ هەر وێنە کێشی ماندوو ئەبی کە ماندوو بیت ناتوانێت داهێنان بکەیت داهێنان بە مێشکی صاف خۆیە ئەبێت تۆ مێشکی صافی بتوانانی کار کێشی من هەستەکەم ڕۆح پێدڕی وێنە پێشە یعنی وێنەکە ناڵێ بم کێشە هەست و ڕۆح پێدڕێ ئەو گوزەی کە تیاتایە بەتاڵی بچی بەتاڵێکی بە وێنە کێشان مۆسیقار بە مۆسیقار کەواتە هەر یەکە و لە بوارێکە هەستەکە من ئەگەر من هەفتەیە کار نەکەم بەڕاستی هەستەکەم بە تەماڵیەکەم هەستەکەم مێشکم ئیلاکە بەڵام بەکارێکی هونەری جوان تیروتی مەشکێنێ هەست ئەجوڵێنێ کەواتە لە بوارەی خۆمانی بەڕاستی زۆر ئاسوودەم یانی هەتوانم بڵێم بەقەدر مناڵەکانم خۆشەوێ دوو مناڵم لێ یانی وەزان یەکێک لە گۆشتکارم تابلۆکانم باشە مامۆستا ئەمەی کە ئەو وێنانی کە ئەڕوا دەمەش وێنەکانی بەڕێستە تابلۆکانی بەڕێستە ئەمەش هەر گەڕەکە یەکێکە لە گەڕەکانی شێخانە ئەوەر ماوە بەڵام ئەگەر دیقەت بەی ماڵەکە هەر ڕێیشی قاوەی کاڵە ڕێیشی مەیلە و زەردە من هاتووم ئۆستوبیشی خۆم پێم کێشاوە بەڵام سیمای ماڵەکە خۆی دروستم کردووە بەڵام حەزم یاری بەڕێک بم تاسا کەس ئەو شێوەی چوارچێوەی تازەیە تەبەن دژایەتی ڕەنگی مۆر لەگەڵ ڕەنگی پرتەقاڵی دوو ڕەنگی دژبەیەکن هاتوو چوارچێ کردومە بیرمێ لە پێشنەگایەک ئەنوەرقاغی هات پێوتم یەکەم جار بە ببینم لەسەر چوارچێوە وێنە پێشێت بەڵام دیقەت لە چوارچێوەکەش هەر تەواوکەری ئیشەکەیە دەگە ڕێکارە گونجاوە هەشتێکی تایبەتە هەیە مامۆستا بۆ گەڕەکانی شاری سلێمانی بە تایبەت گەڕێکی شێخان بەڵێ گەڕی شێخان بەڕاستی من کەسم مەزا زیاتر لەبەر چاومە لەبەر دەمایە زیاتر ئەچم بۆ ئەوێ چونکم کە تۆ ئیتە بەدەکی سەرا یعنی هەستەکەم ناتوانم نچمە شێخان ناچم گەڕێکێک نەبینم یان زۆر جار کە ئیشم نەبێت ئەچمە طبعا فەرقی نییە ئەچمە جوولەکانی سەکەم بۆ ماڵەکان نەبووی کۆریێت ئەچمە سەر شەقام ئەچمە قەزازەکان ئێستا ئەم وێنەی کە بەردەمان ئەمە سابووکەرانە ئەمە ماڵی سەربەست قەزازە لە گەڕێکی چوارباخ ئەوانە وێنەیەشتم کاتە فەرقی هیچی ناکەم بەڵام ئەوەیە شێخان زیاتر لەبەر چاوایە لەناو بازارایە بەڵام هەمیشە کاتم بخۆماوە بتوانم زۆرترین ماڵ وێنە بکێشم باشەوتت لە ئێستا سەرقاڵی کتێبێکیشیت بەڵێ کتێبەکە چۆنە؟ باسێکی کتێبەکەتمان بۆ بکەی ئایا بۆ نمونە کتێبەکە ئەم تابلوانەیە ویستوتە لەسەر لاپەڕەکان چاپیکە یان لە بوارێکی جیاواز کتێبەکە بەڕاستی سێ تەوەری لەخۆی گرتەوە تەوەری یەکەم ماڵە بیرەکانی شار تر سلەیمانیە هەولێرە ئیشادووەکە کەرکووکە کۆیە ئەمان مێنە کێشاوە تەوەری یەکەم ماڵە دیرەکان تەوەری دووەم سروشتە بەڕاستی سروشیش ئەمەش بەشێک لە ژیانی من وەکو باسم کرد تەوەری سێم کارە مۆتیڤەکانە تەعبیریەکانە سێ تەوەری لەخۆی گرتووە بەڕاستی بەڵام ئینسان پێش چەند ساڵی لە ژیانی ماوە ئەم کارم کۆی کاتەوە بە ناوی چەند دیێڕێک یان ئەلبومێک لە کارەونەکانی سەرشۆقی من درێژە ئەمە ئیشڵە بەش یەکەمە کارەکان لە 1984 تا 24 وێنەکان زۆبەی لەخۆ گرتووە تۆم بڵێم گوڵبژێرێک لە کارەونەکانم بە ناوی گوڵبژێرێک لە کارەونەکانی هونەرمەندی نیکارکێش سەرشەوقی ئیشڵامە بەش یەکەمە هەوڵێن بەشی دومیش بێت هیوادارم هەموو هونەرمەندێک ئەوە بیرۆ بکەنەوە بتوانن کارەکانیان هەمووی لە کۆی کتێبکە کۆ بکەنەوە وتت ئەمە 30 ساڵ کاری جەناب تێشەڵا 30 تریش بە لەشی ساخ
دوو دانە سی تریش بژیت بۆ یەکە ئینشاڵڵا. تەمەنە بەدەست خۆی زانێ ئینشاڵڵا کە ئینشاڵڵا تەمەندرێژ تەمەن درێژ بۆی ئەو خزمەتە هەر بەردەوام بین و باش. ڕاستی لای من مەسئولیەتە لای من مەسئولیەتە. باشە مامۆستاوا هەیە بۆ نمونە ئەم وێنانەی جەنابەت لەسەر کارت پۆستاڵ چاپ کرابێت لە وڵاتان ئەمە هەیە بەشێک لە سروشتیان ئەخەنە سەر کارت پۆستاڵ بۆ دیاری پێدان بۆ ئەوەی کە بنێرێت بە وڵاتانی تر ئەمە تایسە شتێک بەڵێ من لە ئەڵمانیا لە ئەمریکا لە نەرویج لە سوید زۆر تابلۆکان تەبع کراوە هەتا لە پێشانگای جا لە ئەتەرناشناڵ لە وڵاتی یابان کرا خۆشبەختانە من پیاوتم تابلوی تو کراوە سەد تیشێت تەبع کراوە بەڵام من تاسە پێم نەگەیشتووە هیوادارم ئەوەش نەک من هەموو دەبەندەکان ینی ئەوە شتێکی بێت بەڕاستی زۆر لە نەخشە کێشەکان لە تابلۆ سوود وەرەگرت بۆ قماش بۆ جوبەرگەکان ئەمانە ئیتر من لە زۆر وڵات بەژەنیم کردووە و بەس کراوەتە بە دەلیشی جوانی ئەمە کردوم و ئێستاش لای خۆم حازرە لە زۆر وڵات هیوادارم ئیشەکان لەم سلەیمانی لە هەموو شوێنێک بێت بەڵام ئێستا بەڕاستی بۆی ئەتەرنێتەوە دنیا بۆتە لادیکی پشکۆلە خەڵکان زۆر ئیبینن. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ مامۆستا زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوون. ئێمە خۆشحاڵم بەم دەرفەتە هیوادارم بتوانین کاری باشی بکەین و هەر شاد و سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین. ئازان و خۆشەویستان تەواوی بەرگەوابەتەکانی ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەش کرا هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە.